دانی یەکێتی بە سەرجەم ناوچەکان هەرێمی کوردستان بەبێ جیاوازی و بە تایبەت ناوچەی بادینان. بەڵێ لەو بارەیەوە بەڕێز یوسف سعدی سندیمان لەگەڵاوێ کاندیدی ژمارەی 22 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک یوسف بەیانیت باش. کاک یوسف گوێ بیستی دەنگمانی بەیانیت باش. بەڵێ دەنگەوە تێت من بەیانی باش سەرچەوان زۆر سپاس. کاک یوسف با لەوە دەست پێ بکەین پرۆسەی بانگەشە هەڵبژاردن لە زاخۆ چۆنە؟ ببوورە دووبارە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن لە زاخۆ چۆنە؟ بەڵێ گەلێک سپاس ڕێزسڵاو بۆ بینەرێت کورسات نیوز. هەلبەتە بروکە ئەمێ وەکیل بێژن شەشەم ڕۆژە بانگێشە هەڵبژاردنەدا دەربازت بین. پڕاستیژی ئەم وەکو کاندیدێکی نیشتیمانی کوردستان و حزبێ سیاسی ئەم چاوەڕێت هەندێ بین و ئەم بانگەشەیە کە جوان و ئەم وەکیل بێژن ڕێیەکێ پاقژیە یە بانگەشە هەڵبژاردنێت کەش و هەوایەکی دیموکراسیدا ئەم نیشا خەلکێکی وڵاتێن دەوروبەر بدین. بەڵێ مخابن حزبا دەسەڵات ئەوێ دەڤەرێ دیساوە وەکو کەلتورێ خۆیە هەرجار وەکو ئەو کەلتورێک و بەری نوکەژیت هەمان هەڵبژاردنێت بوریدان ئەوانە ئەف کەلتورە وەکیل بێژن بەردەوامیدا و دیساوە دەست پێکردن هەرش ڕۆژە دەست پێکەیە بانگەشە هەڵبژاردنێ دەست پێکردن دڕاندن و شێواندنە پۆستەر و وێنەیان مە لەسەر جادان. ئەگەرم بێن بەرە خوابدنێ ئەف کارێوانە و ئەف کەلتورێوانە بۆ چەت زەڤڕەتن. ئەکید ئەگەر ترس نەبێتن ئش هەڵبژاردنەوە ئەگەر ترس نەبێتنش کاندیدێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەvê چەندێ ئەنجام نادن. یعنی گەلێک جارە ئەم چێن بێژن ئەف ترسا هەیە نەتنێت ترساش هەڵبژاردنە یعنی هەمان دەمدا ترسێکێ بۆ خەلکێکێژە دروستکەن ئەوان فەرمانبەرێتمە و هێزن ئەمنی و پێشمەرگە چەند ڕۆژێکە هەوەکە کومکردنە کارتی توانێ دەنگدانی هاتینکردنێ و کارتی توانێ دەنگدانی ژێنە وەرگرتنێ و بۆ مەرەمە هەندێک و ترسێکی بۆوانە دروست بکەن بێژنەوانە کو ئەمت زانن هین دەنگێ خۆدن کیشلایەنی ئەمت زانن هیدی دەنگێ خۆدن کێ دەمەکێدا چ ڕاستی بۆ بێ چەندێنینە و کۆمسیۆنە باڵایە هەڵبژاردنên عێراقی ئەف چەندە دووپات کردیە و هیچ کەس و هیچ لایەنێک نەشێتن بزانێتن کە دەنگدەر دەنگێ خۆدەتن کیش حزبێ. وەزای بانگەشە مە الڤێرە ڕاستیژی ئەم کاندیدێتمە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەندەژی ئەم پرۆسە خۆیان بەردەوام بکەین ئەو چەند پۆستەرت مە بقەتینن چەند پۆستەرت مە بدڕێنن و بشێوێنن ئەم یە بەردەوامین و هێزی ناف خەلکێدا و ئەم وەکیل بێژن هەڵمەتا دەرگە بە دەرگە و هەمی بەرنامەت خۆیت مە حازر کردین بۆ بانگەشە هەڵبژاردنێ ئەم یە بەردەوامین و ئەم یە کارێ خۆدکەین. بەڕێز یوسف سعدی باس لەوە کرد کە پۆستەر و فلێکسانە چەند جارێک درێنراون لە زاخۆ و ناوچەکانی تریش. سکاڵاتان لەو بارەیەوە تۆمار نەکردووە لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان یاخود کۆمیسیۆن هیچ ئاگادارکردنەوەیکی لەو بارەیەوە بڵاو نەکردوێتەوە؟ کاکە ئەم وەکو کاندید یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەس بەحسێ خۆ بکەم ئەس هەندێک وەکیل بێژن لەسەر پرۆگرامێ خۆیە هاتیم پرۆگرامکردن و ئەز کارێ خۆ بکەم و ناف خەلکێدا بم و هەڵمەتای خۆی هەڵبژاردنێ بکەم. ڕاستیژی من خۆ وەکیل بێژن من بێکار نەکردیە بۆڤان کارێت تووسا ئەز لیفۆنە بچم بەلێ پۆمە لایەنێت سیاسی لایەنێمەیە سیاسی مە بەشێ هەڵبژاردنێمە لێ پەیوەندیدار و ڤیکاریمە ئاگەهدار کردین و سکاڵا بێن تۆمارکردنێ دژی ئەوان لایەن و کەسا gelek cihajî posterêtmeyê hatîn dirandin û şêwandin ku ew cî hene kamîrên çavdîrê li wêrê hene û heta li pêş çavê me jî yanî me yê dîtîn ku li pêş çavê me siyareyeka girtîn yê gotiye herin filan cadeyê derbas bibin hemî postera biqetînin wekî dibêjin çeqoyekê destê wan da û cade û cadedgerin ewan posterêtme hemiya diqetînin. کاک یوسف ئاشکرا زاخۆ بە ناوچەیەکی گرنگ و استراتیژی دانرێت لە سەرجەم بوارەکاندا پرسیارەکەم ئەوەی ئایا وەک پێویست ئاوڕی لێدراوەتەوە پلان و بەرنامەی ئێوە چیە لە وەک لیستی 121 نیشتیمانی کوردستان بۆ زاخۆ و بادینان بە تایبەتی؟
زاخو کردم بحث زاخو کم راستیجی یعنی بو چند ساله که بجین اف حکمرانی الویرتتن دهاته که اکجار زور بو زاخو تتن یعنی ها کردم بحث بکین هرش گمرک ابراهیم خلیل و نفتاتا که و دو گمرک دی ام پی شبیر و گمرک رخیدی ترکیه دهاته که اکجار زور بو وقت بجین اداره سر بخویا زاخو تتن بله مخابن اف دهاته و اف خیر و برکتها نکتیت خدمت خلکی و افی باجری دا دیسان زیادتری اوان دهاتت گمرک ابراهیم خلیل و وابد ما بحث کرین ما چندین سا گورپانی تاین گورپانی راوستاندن ترومبیل سر ریکا ابراهیم خلیل که هر کس نزاند دهاتی آن بو کیوت شدن چندین ریک دیو دهاتی دیج بو اداره سر بخوی زاخو تین خلق نزانتن اف دهاتی ها بو کیو و بو کیش لاینی زفریدن ام نشین بیجین کو درستید گوری اوی دهاتی بو زاخو تیتن خدمت زاخو هاتیه کرنه خدمت زاخو نه هاتیه کرنه پراستیجی اگر چند پروژه که جوانکاری الزاخو هات بن کرنه نشانه تندینین کو خدمت بو زاخو هاتیه کرنه او خدمت بو زاخو تیت کرنه او خدمت نینه او خلک زاخو پیویست او خدمت نینه او خلک زاخو پی چاوره جوان کرنا دوروبرم پرا دلال یانجی دو قیرتاو کرنا دو جاده یا کیشه زاخو دو ماهی کنا که تو حل ناکتن ابرو کما زاخو چندین کیشه دیت هین کو بوینه اگر هنده کو جیانا خلک گلک بسختی درباز بتن شوانجی چندین گرک میتین اف گرکتا هر نقیر کری نه بو ما 12 ساله جی نه آوسولین چوی نویره و نه جادین قیرکیری چوی نویره و حتی هندک جاجی هشتان که هر بو او آو او تشتت خدمت گزارین سرطایی جی نچوی نویره کشه قدیم الزاخو های براستیج امزاخو خلکی ما یت ناف کشو هوا که جهراوی داد جین مشکل ما سر که اوه هشتان الزاخو برمایکن المالانو ی وقت بيجن او برمایکت هتن شناف برنه هشتا برایکا صوتنه و نزیک باجری تتن شناف برنه ایواریان اگر تو دقت بدی کشو هوای زاخو ایواریان کشو هوای که اجگار پیس هی کشو هوای که بهنکا خراب کو اوه اف کشو هوای اگر چندین نخوشیان دی بو حالاتی ها درست کردن بهنکا به معنی خراب دیکله که به معنی خراب السر اوی اوان حالاتی ها و تیتن کل نیزی که باجری اوان برمایکا اتسوجن کاگ یوسف من دو پرسیارت ئاراستا ئەکەم وەگاشکرا هیچ ئازادیەک بۆ هاوڵاتیان و ڕۆژنامە نووسان فراهەم نەکراوە کاتی ئەوە نەهاتووە لە ڕێی دەنگدانەوە ئەم سیستمی حکومڕانیە بگۆدرێ؟ بله اكيد اگر خلقي ما باشتر چاوخوه که تو هشیار بتن دبینتن کو راست وقت هنده هاتی کو خلقي ما اویلا یعنی ها سزابدتن و سیستم حکمرانی بهتن گوهرین و بهتن راست کرن راستیجی آزادی را در برین الپارزگاه دهو که بگشتی البادینان هیچ رنگه کنینه از شم وقتن مسئولیت بجم اوه آزادی را در برین الدفر ما هیچ رنگه کنینه او آزاد نینه براستیج تو الخلق که تو تجدر و بی تنی تو نهاتی دست سر کرنه تو بیجی از آزادم ام همی الپارزگاه دو که بگشتی ام دست بسر کرینه و ام زندانی کرینه اگر از نشم بو مافی خواه خوب پشاندانه که بکم اگر از نشم بو مافی خواه ناراضی بین خود دیار بکم اگر از نشم دنگ خوب بلند بکم سرگندالیه که اگر از نشم کومنت که دجی لاینه د صلات الفيري بكم اگر از نشم لایک کی بکم از دست سر کریمه اگر اوته همی باش دیدین زیدتری نمونه جیل برما او چالاکوان زندانیان سیاسی بین اول بادینان هاتین گرتنه کو هندک شوانا سردانا کنسولگری آلمانیا و امریکا هات بین گرتنه یعنی اگر سردانا کنسولیا اگر تاوانه بوته هلایا او کنسولگریا کردستانی هبن گلک شوانا سر راپورت که روزنامه‌وانی هاتین گرتنه و هرچند پشتین گیجی چندین جارا سروکاتی حرم به توانی آوانا و یانجی آزاد کردن آوانا کبریار
داري خستيا بالبادي سافجي حكومته وأولا يعني وقت بيجن دياري كري ريجا بوان شالك وانا نهات دانه كو آزاد ببن جبر في چنده ام نشين بيجن ام البارزگاه دو که ام آزاد نخیر ام همه دست سر کری نه وقت ما بحث کری هکر از نشم اوان خالت من بحث کرین ام همی یمکن بگمان ام دست سر کری نه الفریجی دخواست منو پیام من با خلک افروکا دم هنده ام وکو خلک بهدینان ام هشیارترین ام گلک شنده مازنترین خلک بیتن ما وکو کولک تماشای ما بکتن و نهلتن ام دنگ خوابلن بکین افروکا روجا دنگدان ام تشین برسوا اوه سیستم حکمرانی بدن و اوه سیستم حکمرانی تمامی بگوری. یوسف سعدی سندی کاندیدی ژمارە 22 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس ڕاستەوخۆ کە لە زاخۆ لەگەڵمان بوون.